لە ماوەی ڕابردووە کەمپینێک بەڕێوە چوە سەحر بە ناوی ئەم شارەمە شێوێنن کە ئەم کەمپینە لەلایەن ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کوردیەوە بەڕێوە چۆ جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم کەمپینە ئەکەین بابزانین هۆکاری ئەوەی کابیل لەوە کراوەتەوە کە کەمپینێکی هاوشێوەی ئەم کەمپینە بەڕێوە بچێت بۆچی ئەگەڕێتەوە و هەروەها ئەو کارانی کا لە نێو ئەم کەمپینە جێی خۆیان کردوێتەوە و گیراوەتە بەر لە نێو کەمپینەکە بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبیننەوە بۆ ئەوی بەوردی گفتوگویەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز هێمن غازیمان کردووە کە بەڕێزیان سکرتێری ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کوردن کاکێ من سڵاو لەبێت و بەیانی باش سڵاو لە جەنابشتان بەیانی جەنابشتان باش و بەیانی بینەرانی کەناڵەکەی بەڕێزشتان باش بەخێر بێ سەرچاوان کاکێ من با هەر سەرەتا لە کەمپینەکەی بەڕێستانەوە دەست پێ بکەین بە ناوی ئەم شارەمە شێوێنن ئەم کەمپینە ئەگەر باسێکمان بۆ بکەی بۆچی بیرتان لەوە کردەوە کە کەمپینێکی هاوشێوەی ئەمە ڕێک بخەن و بەردەوامی پێ بدەن و هەتا ئێستا بەردەوام بێت بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێستان بۆ ڕێخستنیان دیدارە دیارە شاری سلێمانی خۆشبەختانە شارێکە کە پایتەختی ڕۆشنبیری و سیمایەکی جوانی هەیە و لە سەراستی جیهانی شاکە ئیلا لایەن یونسکۆ تۆمار کراوە و شارێکی ڕۆشنبیری ئۆب بۆیە ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وەکو پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدا ئەرکی ئێمە ئەوەیە کە ئەو دەردا نەشیاوانی کە لە ناو کۆمەڵگەدا دروست ئەبن ئەو پرسە هەستیارانی کە لە ناو کۆمەڵگەدا دروست ئەبن ئێمە بینکاری لەسەر بکەین بە مەبەستی چاکردن و ڕێخستنەوەیان دیارە ئێمە لە مانگی حوتی 2020 تا کەمپینێکمان دەست پێکرد بە ناوی کەمپینی ئەم شارەمە شێنن کە لە ئێستادا لە شاری سلێمانی بە تایبەتی کۆمەڵێک دیاردەی ناشرین و نەشیا و دروست بوون و سەریان هەڵداوە پێشتر کە بوونی قەرەجەکان بوو لە ناو لەسەر ترافیکانی شاری سلێمانی کە بوو بوونە هۆی بێزارکردنی هاوڵاتیان ئەو بوو ئێمە کارمان لەسەری کرد خۆشبەختانە بە پێی پێویست لایەنەکانی هاتنە سەر خەت و تا ڕادەیەشی باش ڕووی لە کەمبوون کردووە هەر لە ماوەی ڕابردوودا کارمان لەسەر بڵاوبوونەوەی ژمارەیەکی زۆری سەگی بێلانە کرد کە لە ناو کوچە کۆڵانەکانی شاری سلێمانیا سەریان بڵاو بوونەوە و بوونەوەی ناڕەحەتکردنی هاوڵاتیان و کاریگەریان لەسەر لایانی تەندروستی هاوڵاتیانیش دروست کرده بوو زۆر هاوڵاتی بۆی ئەو سەگە بێلانەوە تووشی حاڵەتی نەخوازراوە بوون بۆیە ئێمە کارمان لەسەری کردو و لە ئێستادا لەلایەن شارەوانی سلێمانیەوە شەڵدەرێکیان بۆ دابین کراوە تاکو لە ڕێ ئەو شەڵتەرەوە بپارێزرێن سەگەکان و هەروەها ژیان و ماڵی هاوڵاتیانیش پارێزراو بێت دیارە لە ئێستادا کەم هاوڵاتی شاری سلێمانی بە تایبەتی و هەرێمی کوردستان بە گشتی نییە کە با بڵین پشکێکی ئەو ناڕەحەتی و ناخۆشی کە لەلایەن بەشێک لە ماتۆرسکیلەکانی کە داخلی هاوردەی هەرێمی کوردستانە بن تووشی ئەو بڵێن حاڵەتە نەخوازراوە و ناخۆشیانە نەبوو بێتن کاتە بەشێکی تر لە درێژەی کارەکانتان ئەم هەڵمەتەیە کە کارتان لەسەر ماتۆرسکیلەکان کردو بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە بەڵێنمان بە هاوڵاتیانی خۆماندا کە ئەم پرسە ئەم کەمپینە بەردەوام ئەبێت بۆ خستنە ڕووی ئەو دیاردە ناشازانی کە ڕووی لە کۆمەڵگە ئەکەن لە ئێستاشدا ماتۆڕەکان بەڕاستی سێرەکەی ئەم ماتۆرسکیلانە لە ئێستادا بوونەتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەسەدیشەوە بەڕاستی ژمارەیەکی زۆری هاوڵاتی بوونەتە هۆی گیانیان لە دەستدا بوونەتەوەی قوربانی ئەمە لە کاتێکدا ئەم ماتۆڕانە ئەتوانین بڵین ڕووداوی هاتوچۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بە دووەم ڕووداوەکاندا ئەندرێکە مەرجی لێ ئەبێتەوە بۆ بە تایبەتی لە ناو ڕووداوی هاتوچۆشدا ڕووداوی ماتۆرسکیل بۆ لەبەر ئەوەی کە ڕووداوی ماتۆرسکیل لە ڕووی زانستی پزیشکیشەوە شتێکە پەیوەندی بەوە نییە بڵێ وەڵا ئەمە قەزا و قەدەرە تووشێ بیت چکە بۆ کاتێک کە تۆ بڕیار لەسەر ئەوەی ماتۆڕێک بەکار بێنیت کەواتە بڕیاری لەسەر ئەوە داوە کە هەنگاوێک بەرەو مەرێک بڕۆیت لەبەرچی لەبەرەوەی کە ئەگەر ئێمە دیقەت بین ئۆتۆمبیلەکان بە تایبەتی لە ئێستادا لە دنیای سەردەمی تەکنۆلۆژیادا سەرێکی ئۆتۆمبیلەکان لە ڕێی ئێرباگ و لە ڕێی هەنێک بابەتی تایبەتەوە وا لە شۆفێرەکە ئەکا کە بپارێزرێت بەڵام ماتۆڕێک لە ئێستادا کە ئەتوانین بڵین لە 199 ئێمە کە ئامار لامانە لە 199 ئەم شۆفێری ماتۆڕانە هیچ با بڵین ئامێریشی پارێزگی تەندروستیان بەکار نهێناوە بەڵێ هیچ واقعیشیان بەکار نهێناوە یعنی ئەگەر ئێمە دیقەت بین ئێستا لە تارانی پایتەختە کە هەر سێ هاوڵاتی ماتۆڕێکی بەر ئەکەوێت بەڵام سیرەکەی ماتۆڕەکان تۆمار ئەکرێن بەڵام سیرەکەی ماتۆڕەکان
بۆ ئیشی زۆر گرنگ لەبەرەوەی کە شوێنێکی زۆر قەرەباڵغا بەکار ئەهێنرێ بەڵام بەداخەوە لە ئێستادا منەمێ بە بەڕێستان و بە بینەرانی بەڕێزیش بڵێم ینی لە ساعت 95 ئەو ماتۆر ئەو شۆفێرانی کە ماتۆر بەکارێنن لە تەمەنیان لە خوار تەمەنی یاساییەوەیە بە تایبەتی تازە پێگەشتەکان کە لە ئێستادا ینی ئەم تازە پێگەشتوانە ئەتوانین بڵین نەباشی خۆی ئەزانێت نەخراپی خۆی ئەزانێت حەزیشی لەسەر کێشی حەزی بەڵێ هەر مرۆڤ بەگشتی ئەگەر ئێمە وردبینەوە لە ڕووی دەرونیەوە مرۆڤ بەگشتی حەزی لە سەرکێشیە چجا ئەوەی کە قۆناغێکی هەستیار تەمەن لە تەمەنێکی تۆ زۆر هەستارا بیکە قۆناغی تازە پێگەشتن تا خواستی سەرکێشی لەو تەمەنا زیاترە. جا کاکێ من ئەو لایەنانەی کە لەم بەشە لە کەمپینەکە لەگەڵتان هاو بەشن و هاتوونەتە سەرخەت بۆ کەمکردنەوە یان نەهێشتنی ئەم کێشەیە لە ناو شار کامیەک لە لایەنەکانن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە تەڵان کە هەر کارێک ئەیکەین ئەمانەوێت زۆرترین هاوبەش لەگەڵ خۆمانە پەیدا بکەین لە پێناو ئەوەی کە زیاتر دەنگمان بگات بە بەلایانی بەرپرس. دیارم کە ئەوە ڕوویات پەیوەندی بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە کرد کاگازات کە بەڕێزیان بە سپاسەوە پاڵپشتی خۆیان بۆ کەمپینەکەمان ڕاگەیان و پێشیان ڕاگەیاندین کە ئێمە لە مانگی یەکشی ساڵی 2021ەوە نووسرامان ئاراستەی هەم پارێزگای سلێمانی کردووە و هەم ئاراستەی ئیدارەی گەرمیان و هەڵەجەش کردووە تاوەکو لیژنەکانی یاسایی لیژنەکانی هاتوچۆ ڕاستپێرن هاتوچۆ ڕاستپێرن لەوەی کە ڕۆژانە بە فرەزەکانیان زیاتر بێت ئیجراعاتەکانیان تونتر بێ بەرامبەر بەو ماتۆرسیلانی کە بەڕاستی بوونەتە هۆی وێزاکردنی هەڵاتیان هەروەها بەسپاسەوە لە پەیوەندیمان لەگەڵ بەڕێز عەمید فەریدون بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی کە بەڕێزیشیان بە خۆشحاڵیەوە ئەوانیش پاڵپشتی کەمپینەکەمان بوون و بەڕاستی ئەوانیش زۆر ناڕەزایی ئەوان هەیە کە ئامارێکی زۆری ڕووداوی هاتوچۆ پشکی سەرەکی بەرماتۆڕ ئەکەوێت باشە لە هەمان کادا کاتێک ئەمان دەستگیریشانەکەن تێچوویەکی زۆری جگە لە ماندووبوونی برایانی هاتوچۆ ئەم ماتۆڕانە منەمە ئامارێ بە بەڕێستان بڵێم کە لە ساڵی ڕابردوودا نزیکەی بە تێکڕ ینی بە دقیقی نەک بە نزیکەی 4655 ماتۆر کراون بە ئاسن و تاپان کراونەتەوە بەڵام لەماوەی چەناکە لە هەر لە ماوەی ساڵی ڕابردوودا 4655 ماتۆر لەلایەن لیژنەکانی هاتوچۆوە پان کراونەتەوە باشە دواتر سەکە لەسەر ئەوەیە ئەوانیش گلی ئەوانەیە کە دووبارە لە بەڕێگەی قاچاق لە سنوورەکانەوە هاوردە ئەکرێتەوە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی. کاکی من کاتە ئێوە بە حکمی ئەم ئەزمون و ئەم خەمخۆریە و ئەم بەرکەوتن لەگەڵ لایەنەکانە ئەبێت تەجروبە و ئەزمونێکتان دەستکەوت بێت کە باشترین یان دروستترین ڕێگە چارە لە ئێستا بۆ ئەم کێشەیە چیە؟ بەڕای جەنابەت چیە ڕێگە چارەکە؟ بەڵێ من پێشی وەڵامی ئەوە بمەوە بە سپاسەوە کە بەڕێز دکتۆر سەباح و دکتۆر ئومێد و ئانیژۆک و تەندروستی هاتنە سەرخەت و لە کۆنگرێ ڕۆژنامەوانەکە لەگەڵمانە بەشدار بوون کە ئامارە زۆر مەترسیەکانی ڕووداوی هاتوچۆ بە تایبەتی ماتۆریان خستە ڕوو بەگشتی ئێمە تەمان وەکو ئەرکێشی ئەخلاقی وەکاری پیشەی ڕێکخراوی خۆمان کە بەم کەمپینانە هەڵەسین مەبەستمانە کە ئەم دیاردە ناشیاوانە بخەینە ڕوو بەڵام وەکو ئەوەی کە ئێمە پێشنیارمان هەبێت تەمان ئەکرێت لایەنی بەرپرس لەسەر سنوورەکان یەک بێن کۆنتترۆڵی هاوردەکردنی ئەم ماتۆڕانە بکەن ئەمە یەک دوو پێویستە کاتێک کە بە شێوازێکی یاسایی بە کۆنتترۆل هاوردی شاری سلێمانی کرا لەلایەن برادرانی هاتوچۆوە پێویستە سەرەتاییان بۆ بکرێت وەژماریان بۆ بکرێت ئەمە دوو بۆ لە بەشی لەبێکە لە هەر حاڵەتێکە ئەگەر ماتۆڕێکیش شۆفێرێکیش کە لە کەسێکیدا لە هاوڵاتێکیدا بتوانێت دوایی لێ پرسنەی بەرامبەر بکرێت بتوانێت لە ڕووی یاساوە ینی بەرامبەری بۆسرێتەوە و ئەکرێت لەلایەن چێشخانەکانەوە لەلایەن خاوەنی ڕێستۆرانتەکانەوە ئەمەش کە خاڵێکی زۆر گرنگە ئەکرێت ئەو بەڕێزانە بێن ئەو ماتۆڕانەی کە سوکترن و هەم ئیشەکەشیان ئەگەن ینی ماشی ئەبێت بەڕێوە ئەچێت و هەم ئەو گەنجانەش بەڕاستی کە لایەن کارەکەن پێویست ئەکات ینی پێویستەکە خاوەن چێشخانە و ڕێستۆرانتەکان مەجبور بکرێن پابند کرێن بەوەی کە تەمەنیشی یاساییان هەبێت چاکە و باشی چاک و خراپی خۆیان بزانن ئەو کاتۆ بیت ماتۆڕێکی بیتێ و بە شێوازێکی یاسایی ئەو واقعیانی کە پێویستە ماتۆرسکەیلێک بیبەستێت بەکاری بهێنێت ئەمە وا ئەکات کە هەروەها ئەکرێت لە ئێستا بە تایبەتی لە هۆڵندایە و ئەمە
ئەتوان بڵم سەرچاوەیەکی ینی سەرەتایەکیشە بۆ وڵاتانی ئەوروپاش کە یەن کار لەسەر ئەو ماتۆڕاناکەن کە بە کارەبا ئیشەکەن باشە کە بە کارەبا کارەکەن هەم هاوڕێی ژینگەیە هەمیش دەنگی لێوە نایەت کە بەڕاستی کەم تاچی هەرێمی کوردستان و تایبەتی شاری سلێمانی هەیە کە ماتۆڕێ بە تەنیشتیانە ڕۆشت بێت و بێزار نەبێ بۆی ئەو سەوتەوە شۆفێری ماتۆرسیکلێتەکان بە ئەنقەست بەڵێ بە ئەنقەست واکەن بەشێکیان لەبەر ئەوەیە کە ڕەنگە یەکێکیان سێ ماتۆڕی لەلایەن برادرانی هات چۆ دەزی کرابێ ئێستا لە داخە ئەوە ئەکات باشە من کۆمەڵە ئاماریشم لایە ئەکرێت بڵین لە کاتی پرسیارەکانی ئایندا بیخەمە ڕوو بۆ جەناتان باش ئێستا وەکو کۆتا پرسیاربان کاگە من ئەتوانی هەر لەگەڵەوەش ئامارەکان بخەیتە ڕوو ماوەی هەفتەیەکە ئەم هەڵمەتتان دەست پێ کردووە لە بەرنامەتانە هەیە تا چەندی تر درێژی بکەنەوە و ئامانج لە درێژکردنەوەی هەڵمەتەکە خۆی لە چیا ئەبینێتەوە زیاتر و ئەتوانی ئامارەکانشمان بڵێ طبعا من ئەمە ئاماژە بێشت بم لەگەڵ لیژنەی یاسای پەرلەمانی شاکارمان کردووە ئەنی قسەمان کردووە بۆی کە ئەوانیش بەڕێزیان بێنە سەرخەت بە تایبەتی لەسەر مەزەڵی قەراجەکان و بە تایبەتی لەسەر ئەم مۆزوعی ماتۆڕەش بەڵام ئەوەیە بۆ ماتۆڕەکان ئەوان ئاماژە بەوایان کە ئەو مادە یاسیانی کە تایبەتە بە هاتوچۆ خەلەلی تیانە بۆی ئەکرێت هاتوچۆ ڕێکارەکانی تونتر بکاتەوە ئەمە یەک دوو هاتوچۆش برادرانی هاتوچۆش ئەوانش گلەیان لە سنوورەکان هەیە کە بە شێوازێکی قاچاق و ڕێگەی نەشیا و داغڵی هەرێمی کوردستان و سلێمانێ بن بە تایبەتی دووبارە ماتۆڕەکان زیابنەوە من هەنێک ئامارم لا هەیە کە بەڕاستی گرنگە کە بۆ بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێستانیش بخەمە ڕوو کە تاوان مەبەستی کەمپینەکەی مە بۆ کۆنتترۆلکردن و ڕێخستنی ماتۆڕانە بووە هەروەها لە هەڵمەتی دەستگیرکردنی ماتۆڕەکان 4655 بووە کە ئامارێکی دقیقە ساڵی 2020 حەڤە گەنجگانی لە دەستداوە کە ئەمە خەمیکی ئێمەی گەنجانە ئێمە ڕێکخراوێکی گەنجانە کە بۆی ماتۆڕەوە حەڤە گەنج گیانی لە دەستداوە شۆفێری ماتۆرسیکلێتەکە بەڵێ ساڵی 2020 سەرو 800 ڕووداوی ماتۆرسکی ڕوویاوە ساڵی 2020 سەرو 800 ڕوودا ڕوویاوە ساڵی 2021 تا ئێستا کە مانگی چوارە 300 ڕووداوی ماتۆرسکی ڕوویاوە باش ئەمان هەمووی کارەساتە بەڕاستی طبعا ئەو چارەسەرانی کە پێویستە بۆ شۆفێرێکی ماتۆر کە زیانی پێکەوتۆ بۆ هۆی خۆپێکەشانێکەوە زۆر زیاترە وەک لەوەی کە کەسێک بە ڕووداوێکی تر تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێت لاما کاتە هەر کێشن بەسەر کۆمەڵگە بەسەر لایەن تەندروستیشەوە قوربانەکان لە زێت کێشی تۆزە زووتر بەڵێ لە فانەوە پێنجی کەسانی تازە پێگەیشتون هەر چارەسەرێک ئەرکی حکومەت لەسەر حکومەتەکەی 50 وەرەقەی تێچێت چارەسەرکردنی بەڵێندارێکی ڕووداوی لە سەرەتاوە هەتا و کاتی کە چاک ئەبێتەوە 50 وەرەقەی سەر و 50 وەرەقەی تێچێت لە 15 ساڵی ڕابردوودا 10,000 کەس بوونەتە قوربانی یعنی کۆچی دوایان کردووە و هەروەها 100,000 کەسیش بریندار بوون بەڕاستی ئەم ئامارانە لە ماوەی هەفتەیەکە ئەم ئامارەتان کۆ کردوتەوە بەڵێ ئەمە ئەم ئامارانە ئامارێکی زۆر مەترسیدارن و ئەکرێت من پێشنیارەکەم بۆ کەناڵەکانی ڕاگەاندنیش کە لە ڕێی ڤیدۆی تایبەتەوە ئەکرێت زیاتر هۆکار بن بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ئێستادا کۆمەڵێک پرسی نەخوازرا و کۆمەڵە دیادەی ناشرین ڕووی لەم شارە کردووە ئەرکی ڕاگەاندنەکانەوەی کە زۆر ڕۆنەچنە ناوژیانی تایبەتی کەسەکانەوە من دڵم خۆشە بەوەی کە کەناڵی شوک و کورسات هەیە بەڕاستی ئەمە نەبێتە مجاملە کە ئیژە سەر پرسە نەتەوایەتەکان ئەکات کە ئیژە سەر پرسە جوانەکان ئەکات بەڵام کەناڵی تریش هەیە ڕەنگە زۆر داغڵی ژیانی تایبەتی کەسەکان بێ ئەمە چیەکە ئەمانە گرنگ نین ئێمە هەمومان پێکەوە ڕێکخراوەکان ڕاگەاندنەکان هاوکاری حکوومەتین پێکەوە ئیژە سەر بەرەو کۆمەڵگەیشی مەدەنی بکەین بەرەو جوانترکردنی سیمای شاری سلێمانی و هەرێمی کوردستان بین بە گشتی دەستەکان خۆش